حاڵەتەکانی نەخۆشی ڤایرۆسی تای خوێنبەربوون لە سۆران ڕووی لە هەڵکشان کردووە. لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران 6 هاوڵاتی توش بوونە کە 3 کەسیان گیانیان لێدەستداوە و 3 کەسی دیکەش لە ژێر چاودێری پزیشکیدان. لە کۆتایەکانی مانگی 5 یەکەم حاڵەتی توشبوون بە تای خوێنبەربوون لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران تۆمار کرا. لەو کاتیەوە هەتاوەکو ئێستا و بەداخەوە 6 حاڵەتی توشبوون بە تای خوێنبەربوون لە هەموو قەزا و ناحەکانی ئێمە تۆمار کراوە. بەداخەوە لەو 6 حاڵەتە 3یان گیانیان لەدەستداوە، یەکێکیشیان بە یەکجاری چابوویتەوە، ئەوەی تریش وەزعیان باشە، لە ماوەیەکی زوو ئینشاڵڵا دەنێرنەوە ماڵەوە. نەخۆشی تای خوێنبەربوون نەخۆشیەکی ڤایرۆسیە و بەهۆی گەنەوە بڵاو دەبێتەوە و تووشی ئاژەڵ دەبێت، لەوێشەوە تووشی مرۆڤ دەبێت کە لە ئێستادا چارەسەرکردنی نەخۆشیەکە ئاسان نییە و توشبوو ڕوبەڕووی چەندین کێشەی تەندروستی دەبێتەوە. هۆکارەکانی گواستنەوەی بە دوو ڕێگا دەگوازرێتەوە. یەک لە ڕێگاکە ناڕاستەخۆیەوە کە ئەو خانەخۆی کە هەڵگیرە بۆ نمونە ئاژەڵە برێن بۆ مەڕەیان بزنیان مانگایە، لە ڕێگای مێشولە یانیش بۆ نمونە گەنەوە دەگوازرێتەوە بۆ ئینسان کە گاز لە مرۆڤ دەگرێت. ئەوە لە یەک لە ڕێگای دووەمیشان بەرکەوتنی ڕاستەوخۆیە، واتە بەرکەوتنی مرۆڤ بە خوێنی ئاژەڵەکە یان گۆشتی ئاژەڵەکە یان بەرکەوتنی مرۆڤ بە مرۆڤێکی تر کە توشبوو بێ کە بە شێوەیەکی ڕاستەخۆ لە خوێنیان لە شوێنی برین ئەوانە. بەڕێوەبەری ڤێتەرنەری سۆران دەڵێت هەڵمەتی ڕشاندنی دەرمانمان بۆ هەموو ئەو شوێنانە کردووە کە نەخۆشیەکەی تێدا بڵاو بۆتەوە و ڕێنماییمان بە هاوڵاتیان داوە تا خۆیان لە توشبوون بە نەخۆشیەکە بپارێزن. لە هەر گوندێک نەخۆشی بڵاوێتەوە ئێمە زۆنێک بە دەوری ئەو گوندە دروست دەکەین. ئەو گوندانە دەوروبەری گوندەکە خودی گوندەکە خۆی و گوندەکانی دەوروبەری ئەڕشێنین بۆ ئەوەی ئەگەر نەخۆشەکە هەبی لەوێەوە 4 دەورەی بگرین. بۆ سپاس بەخوا تا ئێستا لە هەر جێگایەکی نەخۆشەکە ڕووی دابی لەوێەوە کۆنتڕۆڵ کراوە و نەپەڕیوەتە شوێنچکە یاخود لە هەمان گوند کەسێک کە نەیگرتیە یاخود جیرانی ئەو کابرایەت نەیگرتیە. بۆیە ئینشاءڵڵا سەرکەوتوونە لەوەی کە 4 دەوری ئەو نەخۆشە بگرین و ڕێگان دێتە چەنە بکاتن. پسپۆرانی تەندروستی دەڵێن بۆ خۆپارێزی لە نەخۆشیەکە پێویستە ئەو کەسانەی مامەڵە لەگەڵ گۆشتی ئاژەڵ دەکەن دەستکێش بەکاربێن و هیچ برینێک لە دەستیاندا نەبێ و بە بەردەوامی دەستیان بشۆن. هەروەها ڤایرۆسی تای خوێنبەربوون لە گۆشتی ئاژەڵ لەناو دەچێت ئەگەر بۆ ماوەی 7 یان 24 کاتژمێر بە بەستووی بمێنێتەوە یاخود لە پلەی گەرمی 6 پلەی سەدی بۆ ماوەی 15 خولەک بکوڵێنرێت. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، سۆران.